ئەمە پرۆژەی سەرمایهدارێکی هەڵەبجەیە کە قوتابخانەیەکی بنەڕەتیە و لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا پێشکەش بە هەڵەبجەی کرد. ئەماش قوتابخانەیەکە لە ناحی سیروان نزیکەی 15 ساڵە حکوومەت بەو شێوەیە بەجێهێشت و دیاریش نییە کەی تەواوی دەکات. ئەتوانین بڵێن لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە بە تەواوەتی پشتگوێخراوە، بەڵام ئێمە نابێ ڕۆڵی سەرمایەداران و خێرخوازان لە بەرچاو نەگرین کە دەستێکی باڵایان هەبووە لە بنیادانی کۆمەڵێک خوێندنگە و کۆمەڵێک ناوەندی خوێندن لە قوتابخانە و لە دروستکردنی کۆمەڵگەی پەروەردەیی هاوچەرخ و لە دروستکردنی باخچە و دایەنگە لەم شارە بەڕاستی ئەگەر دەستی ئەوان بڕ ئەم شارە ئەبێتە وێرانە. لەبەرەوە بە هەمومانەوە ئیشکێ بە تایبەتی هەڵەبجە کە بینای کەم بووە، خەڵکەکەی قەرەباڵغ بووە و ژێرخانەکەی ڕووخاوە بە کاملی مەکتەبەکانی هەمووی لە سفرەوە دەستی پێکردوێتەوە لەو مەجاالە هەڵەبجە زۆر پێویستی پێێت. ژێرخانی کەرتی پەروەردە لە پارێزگای هەڵەبجە پێویستی بە پێداچوونەوەیە بە شێوەیەک سەرجەم قوتابخانەکان لە هەڵەبجە دوودەوامین و پەروەردەش پێویستی بە 10 قوتابخانە و باخچەی ساوایانی نوێیە. هەموو قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە ناو ناحیە و قەزاکانە دوودەوامن. ئەگەر تۆ بتوێ پەروەردەیەکی تەندروستکەی ئەبێ هەم ژمارەی خوێندکار کەم بکەیتەوە هەم دەوامی مەکتەبەکانیش کەم بکەیتەوە. بۆیە بەدڵنیایە و لە ناو هەڵەبجە پێویستمان بە دەوامی بە قوتابخانەی زیاتر هەیە بۆ کەمکردنەوەی ئەو دەوامانە و لە ناو ناحیەکان پێویستمانە. بۆ نمونە لە سیروان پێویستمان بە باخچەیەکی ساوایانە، لە خورماڵ پێویستمان بە 2 قوتابخانەی هەژدە پۆلیە، لە هەڵەبجە پێویستمان بە 2 باخچەی مناڵانە، پێویستمان بە قوتابخانەیە. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا حکوومەت لە سنووری هەڵەبجە هیچ قوتابخانەیەکی دروست نەکردووە. ئەوەی شوێنی حکوومەتی گرتووەتەوە سەرمایەدار و خێرخوازانن کە دایان قوتابخانە و کۆمەڵگەی پەروەردەییان بنیات ناوە. هاوڵاتیان و چالاکانی مەدەنیش دەڵێن پشتیان بە سەرمایەدارانە کە پارێزگاکان بەرەو پێشەوە دەبات. حکوومەتیش جگە لە قسە و بەڵێنی ناڕاست هیچی بۆ پارێزگاکە نەکردووە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.